گوێران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لەبێ لە بەرنامەیەکی تری کارنامە لەگەڵتان دەبین. وەک دەزانن کارنامە بەرنامەیەکی تایبەتی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیە کە تایبەتە بە کاندیدە ئافرەتەکانی لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان. خۆشحاڵم بۆ ئەم بەرنامەیەش لەگەڵتان دەبم. بۆ ئەم بەرنامەیەش میوانداری زۆر بەڕێز خاتوشۆخانمان کردووە. خاتوشۆخان بەخێر بێت و سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس خاتون. سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆ ئەم بەرنامەیە. من ناوم شۆخان عوسمان محمودە، ناسراوم بە دکتۆرە شۆخان جەف، مامۆستای زانکۆم، کاندیدم بە ژمارە 33 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لەسەر بازنەی سلێمانی گەرمیان ڕاپەڕین. زۆر باشە خاتوشۆخان، وەکو دەزانی لە ماوەکانی ڕابردوودا یاسای هەمواری باری کەسێتی عێراقمان بینی کە کۆمەڵە لێکەوتە و خاڵی لە خۆ گرتە بوو کامانە ڕەنگە مەترسی یاخود کاریگەری خراپی هەبێ بۆ سەر کۆمەڵگەی عێراق و کۆمەڵگەی کوردی. ئێوە ئەگەر متمانەی خەڵکیتان بەدەستێنە و چوونە پەرلەمانی کوردستان، کاری ئێوە چی دەبێت لەگەڵ پسپۆرانی یاسادا؟ چۆن کار دەکەن کە ئەم یاسایە کاریگەری خراپ یاخود کاریگەری ئەو تۆی نەبێ بۆ سەر هەرێمی کوردستان؟ بەڵێ، دەستخۆش سپاس بۆ ئەم پرسیارێکی گرنگە لە ڕووی یاساییەوە. وەکو ئێوە ئەزانن پەرلەمانی کوردستان ئەو یاسانە هەموارەکە تۆ یاسای عێراقیانە کە لەگەڵ پێکهاتە و چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستانی ناگونجێ و هەموو یاسایەکە لە عێراق دەرەجەیە هەموارەکرێتەوە شەرت نییە لە پەرلەمانی کوردستان یاخود لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت. بۆیە ئەو هەموارانە ئێمە پێداچوونەوەی پێ ئەکرێ و کاتێک کە بوو دەنگدانی لەسەرکرا لە مناقەشە ئەکرێت لە جەلساتی پەرلەمان، کاتێک کە دەنگدانی لەسەرکرا بوو بە بڕیارێکی یاسایی و بڵاو کرایەوە، ئەو کاتێ ئێمە دەنگدانەوەمانە بێت و قسەمانە بێت لەسەر ئەو بڕگانە، چکە ئەو یەکێک لە بنچینەکانی یاخۆ مەبادی پارتی دیموکراتی کوردستانەوەیە کە ئێمە بتوانین پارێزگاری لەسەر خێزان بکەین و ئەم جۆرە بڕیارانی جۆرە یاسانەی کە هەموارێکرێتەوە یاسای باری کەسێتی لە عێراقدا لەگەڵ پێکەکانی ژیان یاخود لە کۆمەڵگای کوردستانی ناگونجێت، چکە ئێمامانی خێزان بپارێزین و بە شودانی کچ لە تەمەنی 10 ساڵی هیچ کاتێک گونجاو نییە لەناو کۆمەڵگای ئێمە. بۆیە ئێمە شەرت نییە ئەم بڕیارانە یاخود ئەم یاسانە کە هەموارێکرێتەوە لە عێراقدا لێرە جێبەجێ بکرێت. بەڵام ئێمە لێرە دووچاری قەیرانێک بووینەتەوە لە ڕووی یاساییەوە کاتێک ئینشاڵڵا ئەم خولەی بێتەوە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. گرنگترین شت کە ئێمە بەدەستی بێنین یان ئیشی لەسەر کوێن وەکو لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان ئەوەیە ئێمە ببینە خاوەنی دەستوری خۆمان، دەستوری هەرێمی کوردستان دەنگدانی لەسەر بکرێت و دەربچێت، چونکە بەپێی دەستوری هەرێمی کوردستان کە ئەنووسرێتەوە یاخود دەرەچێت ئەو کاتە محکمەی دەستوریش پێکەهێنین. نەبوونی محکمەی دەستوری لێرات تەمان محکمەی اتحادیە عولیامان هەیە لە بەغدا، دادگای باڵای فیدرالی. ئەو دادگایە سێری دەستوریەتی قوانین و یاساکانەکە کە لە مەجلیسی نوابیا ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەرەچێت. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا محکمەیەکی دەستوریمان نییە. محکمە دەستوریەکە شێکی لە مەرجەکانی ئەوەی یەکەم جار ئێمە دەستورمان هەبێ، چکە دەستور دایکی هەموو یاساکانە. ئەگە سێری هەرەمی یاسایی بکەین لە هەر وڵاتێک یەکەم جار بە دەستور دەست پێکە، دوای یاسا تایبەتەکانی ناو وڵاتەکە کە دەستور مافی نێوان یاخود پەیوەندی نێوان هاوڵاتی و لەگەڵ دەوڵەت ڕێکەخان، بەڵام یاساکانی ناوخۆیە یاسا تایبەتەکان پەیوەندی نێوان مرۆڤ و یاخود هاوڵاتیان ڕێکەخات. دوای ئەوە ئیتر لە وائحی قانونی دێت کە بریتین لە تعلیمات و لەو بڕیارە یاساییانەی تر. دوای ئەوەش بڕیاری ئیداری کە تەنها مافی یەک کەس ئەگرێتەوە خۆی بۆ تەنها بۆ یەک کەس دەرەچێت. بۆیە ئێمە لە ناو فەرەقێکی دەستوریان ئێمە دەبێت ببینە خاوەنی دەستوری خۆمان، دەستوری هەرێمی کوردستان، لە دوای ئەوەش ببینە خاوەنی محکمەی یاخود محکمەی دەستوری هەرێمی کوردستان پێک بێنین ئەو مراقبەی دەستوری قوانینەکانەکە، بەڵام بە شێوەیەک کە تەعاڕوز نەکات بە بەرامبەری دەستوری عێراقی نەکەوێتەوە. ئەو کاتە ئێمە شەرت نییە ئێمە بەبێ بڕیاری ژمارە 11 ساڵ 1992 پەرلەمانی کوردستان هەموو ئەو یاسانێکە لە عێراق دەرەچێت شەرت نییە لێرە بەرقەرار بێ. ئێمە کۆبوونەوەی لەسەرەکەن لە جەلساتی پەرلەمان مناقەشاکرا و کاتێ دەنگدانی لەسەرەکرێ ئەگەر ئەو کاتە جێبەجێ ئەکرێت. ئەو یاسایانە کامانن کە گرنگن یاخود پێویستن ئەگەر متمانی خەڵکان بەدەستێنە و چوونە پەرلەمان دەتوانێت بیکەنە کارنامە و کاری لەسەر بکەن. بەڵێ، یەکێک لەو یاسایانە کە زۆر بەلامەوە گرنگە یاسای بیمەی تەندروستی
چونکە ئێمەزانین هەوڵاتیانی هەرێمی کوردستان دووچاری ئەوە بوونەتەوە کە قەیرانێکی زۆری تەندروستیمان هەیە هەم لە کەرتی تایبەت هەم لە کەرتی گشتی و خەڵکی ئێمە لەوانە خەڵکی کەم دەرامەت نەتوانێت هەموو ئەو تێچوانە دابین بکات بۆ ئەوەی بتوانێت مثلەن تێستێک یاخۆت ئەو فەحس و ئەو شتانە و کە پێویستە لە ڕووی تەندروستی و ڕۆژانە ئەنجامی بدات بە تایبەتی نەخۆشەکانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە نەخۆشانی شەرپەنجە یا ئەوانەی کە بۆ خۆمان زانین تێچووی دەرمان و عیلاجکردنی ئەو جۆرە نەخۆشیانە زۆرە لەوانەیە لە ئاستی دارایی خەڵکی هاوڵاتی مامناوەند و چینی هەژار نەبێ و یاسای بیمەی تەندروستی زۆر پێم زەرورە ئەوە یاسایەکی تر هەیە کە تعویزی ئەو خەڵکانە ئەکەنەوە کە زیان لێکەوتوانی کە لە ئەنجامی سیستەمی یاخود ڕژێمی بەعس ئەو کردارانی کە ئەنجامی داوە بوونەتە هۆکاری ئەوەی کە کەم ئەندام بن ئەوەش کە لە عێراقەیە ئەمانەیە لێرە یاسای ساڵی 2010 ئەمانەیە لە کوردستانیش جێبەجێ بکرێت و لەسەر هەوڵاتیانی هەرێمی کوردستان کە تووشی کە زیانیان پێبەخشراوە یاخود زیانیان لێکەوتووە لە دەرەنجامی هەموو کردارانی کە ڕژێمی بەعس ئەنجامی داوە ئەوانش تعویز بکرێنەوە ئەو دوو یاسایەکی تریش هەیە کە زۆر لەلام گرنگە ساڵی 2010 سوء استعمالی ئالاتی یاخود لاسلکیە کە خراپ بەکارهێنانی مۆبایلە بەڕێی من یاسای تاوانەکانی ئەلکترۆنی بتوانین یاسایەکی وا دابنین کە سزاکانی زۆر بەهێز بن بتوانێت ڕێگری بکرێت لە هەموو ئەو تاوانانەی کە خەڵک بەکارهێنێت لە خراپ بەکارهێنانی مۆبایل یا بەکارهێنانی مۆبایل بۆ هەڕەشەکردن لە خەڵکو و بەکارهێنانی دژی ئافرەتان بە بیانووی شەرف و بە شتی ترەوە ئەتوانین سزایەکی قورستری بۆ دانین پێویستی ئەو یاسایە هەیە لە 2010 بەڵام پێویستی بە هەموارکردنەوە هەیە بە پێی ئەو ئەزمونەی لە خوێندنی یاخود لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی هەتانە لەسەر ئاستی مامۆسایانی زانکۆ یاخود ئەو منهەجانەی کە هەن ئەو کێشە و گرفتانە ئەو بۆشایانە چین کە دەتانەوێت بچنە پەرلەمان کاری لەسەر بکەن بەڵێ بەپێ ئەزمموی خۆم لە سێکتەر خوێندنی باڵا من 15 ساڵ ئەزمونم هەیە لە سێکتەر خوێندنم باڵا و توێژینەوەی زانستی کێشەکانی لە وەزارەتی خوێندنی باڵا ئەتوانم بڵم لەسەر دوو ئاستە یاخود سێ ئاستە ئاستی مامۆستایانی زانکۆ ئاستی قوتابیانی زانکۆ ئاستی فەرمانبەرانی زانکۆ لەسەر ئاستی مامۆستایانی زانکۆ ئەوەندەی پێویستمان بە تعلیمات و ڕێنمایی تازە هەیە ئەوەنە پێویستمان بە یاساکان نییە چکە یاساکان تا بڵێ ڕێکوپێکن و دەرهاوێشتەکانی دەرهاوێشتەی باش و ئیجابی بووە بەڵام مامۆستا ئێستا دووچاری چەنەها جێبەجێکردنی چەنەها سیستەم بووە سیستەمی سویدیە دوای سیستەمی فنلەندیە دوای سیستەمی ئینگلیزیە بۆ خۆتان نەزانن عێراق بە شێوەیەکی گشتی سیستەمی بەریتانی بەکارهێنێ بۆ خوێندن بەڵام لەم ساڵانەی دواییدا لەم 15 ساڵی ئەخیرە ئێمە سیستەمی سویدیمان بەکارهێناوە لە قوتابخانەکان لە سەرەتاییەوە تا دواناوەندی و سیستەمی فنلەندی ئەوە چەند ساڵێکە تقریبان 4 بۆ 5 ساڵێکە جێبەجێیەکەین لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی سیستەمێکی ناوەندگیر هەبێت لە نێوان مامۆستا و قوتابی زەرەرمان بێ نە مامۆستا بێجگە لەوە ئەمە پێویستمان بە پلانێکی استراتیژی درێژخایانە بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەو پلانە ئەو ڕێنمایانە لە خۆی بگرێ کە گۆڕانکاری بەسەر نێت ئەگەر هات و کابینی حکوومەت گۆڕا یاخود وەزیرەکە گۆڕا وەزیرەکەمان سەر بە لیستی خۆمان بوویان سەر بە لیستێکی تر چونکە ئەو کاتە قوتابی و مامۆستا دووچاری زۆر گۆڕانکاری ئەبنەوە کە ناتوانن لەگەڵی خۆیان بگونجێنن یەکێک لە مبدەئەکانی یاسا و ڕێساکان ئەوەیە ئەڵە استقرار في المعاملات یعنی ئەبێ یاسا و ڕێنماییەکان تۆزێک جێگیری پێوە دیار بێ بۆی خەڵک خۆی ئامادەکە بۆ نمونە تۆ تەقدیمی ماستەرکەی یان تەقدیمی دکتۆراکەی تۆ پێت خۆشە پێشتر ڕێنماییەکانت لەلا بێ پێش 2 ساڵ 3 ساڵ بۆی ئامادەگاری خۆت بکە لە ڕووی زمانەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی زانستیەوە بەڵام ئەوەی ئێمە ئەیبینی هەموو 2 ساڵ جاریا 4 ساڵ جارێک کە وەزیرەکە ئەگۆڕێ هەموو ڕێنماییەکان هەمووی ئەگۆڕێ سەر لە نوێ شتێکی تازە دەرەچێت بۆیە مامۆستای زانکۆ دووچاری ڕێنمایی زۆر جیاوازە بن لە کابینەی جیاواز هەر جار و وەزیرێک بە جۆرێک بۆیە پێویستیان بە استقرارە لە ڕێنماییەکان و پێویستیان بە پلانێکی استراتیژی درێژمەودایە بۆ ماوەی 10 ساڵ بۆ 15 ساڵ بۆی هەم مامۆستای زانکۆ هەم قوتابیەکان
تقریبا جێگیریەکی پێ دیارە بزانن کار لەسەر چێکەن و ئامادەکاری بۆ چێکەن چکە ئەگە بتەوێ وڵاتێک پێشکەوتو بێ دەبێت زۆر گرنگی بە کەرتی پەروەردە و خوێندن و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەموو وڵاتێک بە توێژینەوەی زانستی پێشەکەوێت. کێشێکی تری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەوەیە کە ئێمە بودجەیەکی دیاریکراومان نییە لە زمانی بودجەی هەرێمی کوردستان یاخود لە بودجەی عێراق وەگشتی بۆ ئەنجامدانی توێژینەوە. لە وڵاتانی پێشکەوتو توێژینەوە ئەنجام ئەدرێتەوە بێتە بەرنامەی کار ئەگەر دەرەنجامەکانی باش بوو یاخود تۆ خاڵە لاوازەکانت پیشاندا لە هەر کەرتێکی حکومەت یاخود حکومڕانی پیشانی وەکو پلانێک پێشکەشی حکومەتیەکە بۆیە توێژینەوە ئەنجامدانی توێژینەوەی زانستی زۆر گرنگە لە ڕووی تەندروستی لە ڕووی کشت و کاڵ لە ڕووی پیشەسازی لە هەموو ڕووەکانەوە پێویستمان بە توێژینەوە بەڵام توێژینەوە ناتوانین ئەنجام بدرێ بەبێ ترینینگ بەبێ ئەوەی کە خەڵکەکە پێ بگەێنرێ بەبێ ئەوەی کە تاقیگەی سەردەمیانە هەبێت بەبێ ئەوەی بودجەیەکی دیاریکراو هەبێت ئەمە کێشێکی تری قوتابیانی ئێمەش ئەوانیش جارێک پیان ئەوترێ بۆ نمونە نبرەی سەرکەوتن یاخود ناجیحبوون 50 جاری وا پیانەوترێ 60 جاری وا پیانەوترێ 70 جاری پیانەوترێ لەسەر ئاستی قۆناغەکە و یاخود دەرەجەکانی بەدەست هاتووە قوتابیەکانیش دووچاریەوە جاری وای پێویستیان بە ڕجستریشنە پێشەوەی بچنە کۆرسی دووەم. ئێستا سیستەمی فلەندی وایە هەندێک دەرس ئێلێکتیڤە هەندێک دەرس ئەساسیە ئەو دەرسە ئەساسیانە ئەگەر هاتو قوتابیەکە لێ دەرنەچوو بۆی نییە بچێتە کۆرسی دووەم و درێژە بە خوێندنی خۆی بدە. ئەمە قوتابیەکان دووچاری ئەوەیەکەن کە هەموو دەقە و سەعاتی هەموو مانگێک جۆرە سیستەمێک و جۆرە ڕێنماییکی تازە جێبەجێ ئەکرێ. ئەمە یەکێک لە کێشەکانی تریشمان ئەوەیە ئێمە ئەبێ لەگەڵ وەزارەتی پلاندانان پلانێکی درێژمەودامان هەبێت لە وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ وەزارەتی بە هەمانگی لەگەڵ وەزارەتی پلاندانان وەزارەتی پلاندانان ئەبێ دیاریکە حکوومەت بۆ 4 ساڵی داهات و پێویستی بە چ پسپۆریەکە ئەو پسپۆریانە گرنگی پێ بدرێ و ڕەبت بکرێت لەگەڵ شوێنی یان ناوەندەکانی ئیشکردن. چونکە تۆ ناتوانانی مەسەلەن بۆ ئێستا کێشەی ئەوەمان هەیە کە زانکۆی کەرتی تایبەت یاخود زانکۆی ناحکومی زۆرە پەیمانگاکان زۆرە ئێستا بڕوانامە زۆر بۆ بەڵام لێ هاتووی و کارساز کارنامەی لە بڕوانامەکان زۆر کەمە بڕوانامە زۆرە بەڵام ئەو خەڵکانی کە پێویست بە پسپۆر بێ یاخود کارساز بێ لە ئیشی خۆی زۆر کەمە. ئەمە ئەگەڕێتەوە بۆی کە سیستەمی خوێندنەکانمان هەمووی گۆڕاوە و گرنگی بە کەرتی حکومی ئەبێ بدرێتەوە وەشکو بۆ زانکۆ حکومیەکان بگەڕێندرێتەوە چونکە خەڵکی هەژار و فەقیر ئەوانن کە چەنە زانکۆ حکومیەکان ئەوان ناتوانن هیچ ماڵێکی هەژار ناتوانێت تێچووی یاخود بارگرانێکی وا بخاتە سەر خۆی و عیلەکەی لەبەرەوەی 2 مناڵی یان 3 مناڵی بچێتە زانکۆ تەواو کە زانکۆ ئەهلیەکان بە هەموو کەسێک ناکرێ و ڕێژەیەکی پارێکی زۆر لە خەڵک و لە هەوڵاتیان هەرێمی کوردستان وەرەگرن و بۆتە مامەلێکی شوێنێکی بازرگانی بە تیجارەت بە بڕوانامەوە ئەکەن. من لەگەڵ ئەوانی تۆگە بتێ وڵاتت پێشکەوتوو بێ ئەبێ بڕوانامە بۆ کەسانە بدەیت کە شایەنی ئەو بڕوانامەن کە هەموو ئەو زانیاریانەیان وەرگرتووە کە پێویستە بۆ ئەوەی ئەو بڕوانامە ئەو پسپۆرەی هەبێ. خاتو شۆخان وەکو دەزانین لە ماوەکانی ڕابردوودا لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیارە دەرکرا کە کورسی تەواو بۆ دەرچوانی پۆلی 12 ئامادەی زانستی دابین بکەن. ئەم بڕیارە تا چەند گرنگ بوو بەلای بەڕێستان یاخود بەلای خەڵکیەوە؟ بەڵێ وەکو هەموو لایەکەزانن خوێندن زۆر گرنگە پەروەردە زۆر گرنگە و هەموو گەنجانی ئێمە دو ئەوەی کە شەشی ئامادەی تاواکەن چاویان لەوەیە کە زانکۆیەک تاواکەن یاخود بەشێک تاواکەن کە لەگەڵ خولیاکانی ئەو ئەگونجێ لەگەڵ ئەو ئامانجی کە خۆی دایناوە بداهاتوو ئەگونجێ چی پێ ئەکرێ. بەڵام زۆر گرنگە قوتابیانی ئێمە دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بۆ ئەوی کورسێکی زۆری خوێندنی تەرخان کردووە بۆ قوتابیانی ئامادەیی بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر گرنگە ئەمان لە دوایەوەی کە زانکۆ تاواکەن یاخود پەیمانگاکان تاواکەن هەلی کاریان بۆ بڕەخسێنرێ زۆر گرنگە. هەلی کاریش بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پلاندانان ئەو پسپۆرانەی کە پێویستمان پێ یاخود ئەو کارانەی کە هەلی کارانەی کە ئیشمان پێێت ئێمە وەکو گرنگیان پێ بدەین و ئەو سکڵسانە کە پێویستمان پێ کە قوتابیەکان زۆر خوان بەهێزکەن لە ناو زانکۆکان ئەوە ئەبێ ڕەبتێکیان هەبێ وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتی پلاندانان و لەگەڵ وەزارەتەکانی تری کە پەیوەندیدارن بۆ بارەودەخەوە.
خات و شۆخان وەکو خاتونێک کە خۆتان بربژێر کردووە لەسەر لیستی 109 پارتی دیموکراتی کوردستان بەشداریکردنی ئافرەتان لە کایە جیاوازەکان لە ناو پارتی دیموکراتی کوردستان لە سیاسەت چۆن دەبینن؟ بەڵێ سواس بخوا من یەکێکم لە کادیرەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ماوەی 20 ساڵە من کادیرم و فرسەت و هەل هەیە بۆ هەموو ئافرەتێک بۆ ئەوەی پێش بکەوێ لە ناو پارتی دیموکراتی کوردستان گرنگێکی زۆر بە ئافرەتە درێ بە پێگەی ئافرەتە درێ بە کارنامەی کارامەیی ئافرەتە درێ بە مێشکی ئافرەت لە بیرکردنەوە یاخود لە ئیدارەدان زۆر گرنگە لەبەرەوەی ئافرەت هەندێک خصلەتی هەیە کە جیاوازە لەگەڵ پیاوان ئەمە پێویستمان یا نەبوونی بیرکردنەوەی ئافرەت یا نەبوونی فکری ئافرەت لە زۆر بڕیارەکانی سیاسی زۆر جێگای دیارە بۆیە ئێمە پشتیوانی ئەو ئافرەتاناکەین بۆی بەشدارەیەکی کارە و فعلی بکەن لە ناو کایەکانی سیاست بەڵام چه ئافرەتێکی کە کارامە بێ ئافرەتێک بێ کە ئامانجدار بێ ئافرەتێک بێ کە کارساز بێ ئافرەتێک بێ پسپۆری هەبێ ئافرەتێک بێ بتوانێت تحملی کۆمەڵگای سیاسی بکە لەبەرەوەی ژیانی سیاسی ئاسان نییە پێویستی بە قوربانیدانێکی زۆرە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی ئازادی تاکە کەسی بۆیە هەموو ئافرەتێک لەوانەیە لە خۆی ڕائبینە بەڵام لەوانەیە مستعد نەبێ ئەو هەموو قوربانیە بدە بۆی ئێمە پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵێکی باشی هەبووە و زۆر ئافرەتی بە پێش خستەوە بەڵام ئافرەتەکانیش ئەکوێتەوە سەر خۆیان کە خۆیان چۆن خۆیان ئەنوێنن و خۆیان چۆن بەرنامەیان هەیە بۆی بە پێشکەون هەتا ئێستا باشە بەڵام هێشتا لە ئاستی توموحی ئافرەتان نییە پێویستەوە ئێمە گرنگی بەوە دەین کە ئافرەتێکی زیاتر و ڕێژەی بەشداربوونێکی زیاتر ببینین لە کایەکانی سیاست. دەتوانێت بڵێن پارتی دیموکراتی کوردستان دەستێکی باڵای هەبووە؟ بەتاکید پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای دامەزراندە ساڵ 1946 و دروستکردنی یەکێتی ئافرەتانی کوردستان ساڵ 1952 ئەوە دەبەخشێت کە پارتی دیموکراتی کوردستان گرنگێکی زۆری بەبوونی ئافرەتداوە لە ناو تەنزیمات و ڕەخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ بەشداریکردنێکی چالاکانەی ئافرەت لە هەموو کایەکانی سیاست بەپێی پسپۆریان بەپێی خولیان یاخود بەپێی ئیش و کار و شوێنی جوگرافی ئەوان لەکوێوان خۆیان ئەبینەوە ڕێگان لە هیچ کەسێک نەرۆ بەعکسەوە هەلیان بۆ ڕەخساندون و ئاسانکاریان بۆ کردوون ئەگەر ئێستاما سێری کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان بکەین لە کۆنفرانسەکانی دوایی پارتیمان ڕێژێکی باش لە ئافرەتان هاتوونەتە پێش لە ڕخسنەکانی خۆمان ئەمە ئەوە گەیەنێ کە پارتی دیموکراتی کوردستان زۆر گرنگێکی زۆر بە ئافرەتانەدا بە مافی ئافرەتەدا بە بەشداریکردنی ئافرەتەدا لە تکایەکانی سیاست. زۆر باشە وەک دەزانین پارتی دیموکراتی کوردستان هەمیشە پێشنگ بووە لە پاراستنی قەواری هەرێمی کوردستان یاخود قەوارەی سیاسی و بۆچی گرنگە خەڵکی سنووری پارێزگای سلێمانی بە تایبەت گەنجان یاخود لاوان کە دەنگ بدەن بە لیستی 109 پارتی دیموکراتی کوردستان و کاندیدەکانی. زۆر سپاس. داوا لە هەموو هەڵاتانی سنووری بازنەی سلێمانیە کە پارێزگای سلێمانیەکەم لە هەموو گەنجانی سلێمانیەکەم کە ئەم هەڵبژاردنە ناوی ئەنێم هەڵبژاردننی گەڕانەوەی متمانە بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە کارنامەی پارتی دیموکراتی کوردستان دەنگدان بە پارتی دیموکراتی کوردستان دەنگدانە بە مێژوو دەنگدانە بە ئێستا دەنگدانە بە داهاتوومان تەنها حیزبە کە قەواری هەرێمی کوردستانە پارێزێ کە دۆزی کورد و دۆزی نەتەوەی کورد ئەپارێزێ کە هەمیشە داکۆکی کارە لە مافی ئافرەتان لە مافی شەهیدان لە مافی بنەماڵی ئەنفال کراوان لە مافی گەنجان لە مافی بەتەمەن و بە ساڵاتچوان لە مافی پێشمەرگە بۆیە داوا لە هەموو گەنجانەکەم کە لەگەڵ کارنامەی پارتی دیموکراتی کوردستان دەنگ بە کارنامەی پارتی دیموکراتی کوردستان کە ئامادەی کردو بە ئەم هەڵبژاردنە دڵنیابن کە هەلی کار و هەموو ئەو کێشە و گرفتانی کە پێوەی ئەناڵێنن گەنجانی ئەم سنوورە هەموو ئەو کێشانە چارەسەرێکرێن ئەگە چارەسەریش نەکرێ یاخود کەمەکرێتەوە ڕێژەکەی و بەرەو پێشچوونە چین بەرەو ئاوادانی زیاتر ئەو پرۆسی یاخود ئەو تەجروبەیە کە لە هەولێر و دووهۆکە پێمان خۆشە بیگوازینەوە بۆ شاری سلێمانی و ئیشاڵڵا ئەو دەرئەنجامەکەی ئەبینن لە کابینەی داهات و کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. خات و شۆخان لە کۆتای بەرنامەکەمان نزیک بووینەوە لێرەوە چی با خەڵکی سنووری سلێمانی و دەنگدەرانی خۆ دەڵێیت؟ زۆر سپاس. داوا لە هەوڵاتیانەکەم دەنگ بدەن بە ژمارە 33
لیستی ١٩ پارتی دموکراتی کوردستان دەنگدەم بە دکتۆر شۆخانجاف دڵنیابن من داکۆکی کارێکی سەرسەختە بم و داکۆکی کارێکی بەهێزە بوو بۆ دەستەبەرکردنی مافەکانتان دەنگ و متمانە لە ئێوە کارکردن بۆ دەستەبەرکردنی مافەکانتان لە ئێمە زۆر سپاس. دووبارە بەخێر بێ بە هیوای سەرکەوتن شۆخان عوسمان کاندیدی ژمارە 33 لە بازنەی سلێمانی لەسەر لیستی ١٠ پارتی دموکراتی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس.